ئەو گۆرانیە تایبەتەن پێشەشە بۆ ئێستا جومعە سەداوەکاری خۆی پێشکەشە بابمان هیوا گەرمیان و ئەیات یار 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 تۆم یاری چەند غەم خۆر و غەم خواری یار 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 تۆم یاری چەند غەم خۆر و غەم خواری ئەگەر دەتەوێ نامرم وەرە لام بە یەکجاری بۆز دەڕۆی بە جێمبێڵی بە فەقیری و هەژاری یارم لێرە پار دەکات یەک سەردەستا هەواری لە قەندیلی دەکەڵبن 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 هێڵی سوورچی و زوراری سەری کوڵمەی سێخەتە وەک نوشتی چاوەزاری بەردەکەم کاریگەرە دیارە پێم دەکە یاری هەتیگە مەمکانی دەخشم ئاوی لێ بێ هەناری میوانی مانجڵم با بچمە سەر و کاری سڵاو لە مام ڕێبواری تۆ سەروەری بڕیاری یارە قوربانە بووم خاڵە بڕیاری های بۆ شوێنە ڕۆی جێمپێڵی ژیانەکەم هێشتا زووە هەر کەسێک تۆی بینی بێ دڵنیا بەشێت بووە وەرە سەیری هەناوم چۆن گڕی تێبەر بووە وەک پەرلەمانی خۆمان ئەو دڵم لە کار کەوتووە بەو قژەقا و درێژەی هەزار گەنجی کوشتووە شێ دڵێ ڕێبوار بۆ تۆ فرمێسکینە ڕێشتووە دڵنیا بە ئەو کەسە درۆی لەگەڵ تا کردووە کاکە ئێستا قەیرانێک ئەو هەرێمەی گرتووە هاوڵاتی زەرەرمەندە و سەیارە هەرزان بووە حەقا من بۆ خۆم حەزم لە BMW چونکە لە ڕێگا دەڕوە دەڵێ باڵی گرتووە یادی ڕێبەی ڕێحانە نەڵێی لە بیری چووە یادی ڕێبەی ڕێحانە نەڵێی لە بیری چووە لەگەڵ حەمەڕام بۆیە لەگەڵ حەمەڕام بۆیە من لە بیرم کردووە خۆجارە قژی خاو بوو ئێستا لولی کردووە خۆجارە قژی خاو بوو ئێستا لولی کردووە کاکە ڕێبەر ڕیحانە و کاکە حەمەڕام بۆ بۆ ئازادی کوردستان دەریایە خوێنمان داوە ئۆ باڵیان فال کراو هەڵەنجەی شەهید کراو چۆن لە بیرمان نەماوە فەقەت هەموو شۆڕشەکان تاجی کوردبیونی داوە پێم بڵێن مەسوولەکان موچەی ئێوە بڕاوە مناڵتان لە برسێتی شەوانە سەری ناوە گەرچی مناڵی شەهیدان دووجار بێناز کراوە یەک برسێتی تاسەر یەک نازی دایە و باوە چیتان بەسەری هێناوە کوردستان لێی قەوماوە ئاشۆ لە نێو تاختەقم هەزار بەندەم داناوە سوکەی مامە ڕێبم هەتا حەیاتم ماوە مامەجان بۆمنی بڵێ ئەو جوتە شێرە پیاوە بۆ ڕێبەی ڕیحانە دەیناسم چەندە پیاوە هەچووکەی حەمەڕام بووم ئەبەو نێوەی نووسراوە ئەگەر حەمەڕام بۆ بێ خوا غیرەتی پێداوە ئەگەر حەمەڕام بۆ بێ خوا غیرەتی پێداوە هەرچی دوژمن بە تۆ بێ بەو کەسەی بە حەواوە لە ڕانیان لە حاجیاوە لە سەردەشت و وەڵڵا لە وریمێ و لە باداوە لە سلەیمانی بگەڕێ هەتا دەگات خالاوە لە چەم چەماڵ هەڵاتن هەرچی نێوی هێنراوە هەرچی دوژمن بە تۆ بێ دەردێنم ئەو دوو چاوە مام ڕێبوارم لەگەڵا چون بە کۆی ناسراوە لە مێژە هونەرماندا ئیمتیحانی خۆی داوە بەخێ بێنە و مەزیسا دەڵێ بۆ منەوتراوە سڵاو دەگەێنم نێوەکان زۆر نووسراوە مامە هیوا بەخێر بێ و چون گەرمیانی هێناوە چووکەی مامە ئەیادم مام ڕێبوارم بیرماوە بۆ هاوکار دژە تیرۆن لەوی بێ و سڵاوە بۆ عەلی سەنگاوی و زەشق زانۆم بیرماوە بۆ شوانەی مام جەلیلی هەتا خوا حەزکا پیاوە چووکەی کاک پشتیوانم دەڵێ بۆم نەگوتراوە یادی دەگەێنم سڵاو لەو شێرە پیاوە بۆ عەقید پشتیوانی گەلێک بەرزە ئەو نێوە بەڕێوبەری ئاسایش ئەو کەسەی بە حەواوە خاڵە ڕابەر تەقتەقی دەڵێ بۆم نەوتراوە
ممنونی کاک ئەردەڵان هەتا حەیاتم ماوە کاک پێشڕە و کاگومێت بەخێر بێن سەرە و چاوە ممنونی کاک عەلیمە نەڵی بۆی نەوەتراوە کاک زانیار بەخێر بێ شێخیە و ناوە ناوە سوکەی مام چۆم ئەمە مام سوبحای مام یاسین سەلاو لەو شێرە پیاوە بۆ شەفانی پۆشاکە شعر و بەستە و هەنراوە پۆشاکەوانکانی ڕەشی دەرەم شعر و هەنراوە وەستا جومعی تاڵەبان کانەڵێ نەوتراوە بۆ لوقمان مەهاباتی و مام سۆرانم بیرماوە هەبۆ من لازم باکرە تەکادیش گەلە پیاوە خاڵە حەمەی مام هیوە مناڵە تەرحیماوە بۆ ڕزگاری زەڕەنگەر ئەم هەر بە بیرماوە بۆ بەهێز و بەهۆزی یەکوانە بن بەچاوە سوکەی هەمە شوانم مامە ئەسۆم بیرماوە سەسڵاو بێ لە شوانەی کاکۆسرەتم بیرماوە شەر بهێندەم نێوت یەک قەترە شەحنم پێماوە هەی دنیا دنیای جارانە بەڵام پڕ نەهامەتی دنیا دنیای جارانە بەڵام پڕ نەهامەتی خەڵکەکە خۆی گۆڕاوە نەماوە قەناعەتی پێشان بەزمان هەبوایە خەڵێک دەیکرد ئافیەتی کابرا بۆ خۆی خەریک بوو بە ئیش و کەسابەتی ئێستا دوو خانووی هەیە سەیارەش لە بنیەتی هەوڵ دەدا بۆ دووی کەش نەیماوە ئیسراحەتی تاکە تۆزێک دانیشە بۆ شەریکی حکومەتی هاشا ئەلەو حکومەتە خۆزگەم بە ئاغایەتی سەرکردەی وامان هەیە باز دەکا کوردایەتی بای هەفتا گەڵایە دەست با تۆڵ و چاکەتی خۆی بە پیاو چاک دەزانێ باز ناکرێ ئازایەتی هەر لە ئەوروپا ژیاوە نەیدیوە بێ تاقەتی ئێستاش لە کوردستانە خەڵک لە ژێر پایەتی ئەگەر لە دژی بوەستی پێت دەکەن سوکایەتی مەڕ بە بێشوان هەروایە ئەوە قسەی کۆتایەتی مەڕ بە بێشوان هەروایە ئەوە قسەی کۆتایەتی گەنجی وڵاتەکەی من ئەوداڵی سەفەریەتی خۆ دەزانن پەرۆشی کوردی دەربە دەریەتی میلەتێک لێ قەوماوە بەڵایەک لە سەریەتی بابە هونەری کوردیم ڕۆ لەو پەڕی خەتەریەتی بابە هونەری کوردیم ڕۆ لەو پەڕی خەتەریەتی هونەرمەندی وا هەیە دوورە لە بەشەریەتی هەردەمی ڕاهاتووە بە پۆز و فشەکەریەتی ئەلە ساستۆنی بەرزە من چاوم لە سەریەتی کەسی ژۆم لە پستۆن و لە ڕینگ و کەوەریەتی لە ڕینگ و کەوەریەتیە ئەی باسی بەعزێ هونەرمەند دەم هەراش و دەست بەتاڵ باسی بەعزێ هونەرمەند دەم هەراش و دەست بەتاڵ ئەی دەکەوێتەوە وەسفی خۆی دروست دەکا شاخۆیە ئەی دەڵێ بە بەندەکانم پەسەندەم لای کوڕ و کاڵ کە لە جێشی لێ دەگری پێ مەعنایە کرس و کاڵ هونەری خۆی ساوایە تازە دەکا گڕوودا ڕەخنە دەگرێ لە خەڵکی ڕستای خۆی پێ دەکاتە زنجیر دەکاتە ملی برۆی دەکا بە یەک تاڵ ئەی ڕقی لە جلی کوردیە نازانێ بەستێ شەڕواڵ هەی پێش ئەوەی کە بناسرێ دەردەهاتە دەر لە ماڵ کۆر نابوو و فەقیر بوو هەر دەدەگوت دەچێ بۆ سوال یەک دەکا بە مامۆستا دوای دەکەوێ مانگ و ساڵ ئەی دەڵێ تۆ براو کەسمی تۆی لە جێگای مام و خاڵ درۆی کرد ئەی کارنیشی پێی نەما بەسەی دێڵێ و ئەش بەتاڵ نەبایدیوە و نەباران خۆی دەکا بە خاوەن ماڵ ئەو دەچێ باسی دەکا دای هەتیم شەو لای مناڵ هونەری کوردی لە دەست و کوا مامۆستا زیران لەکوێ ئەحمەر شەمال ئەی مامۆستا تایەر تۆفیر بەڵێ بەرز و دەنگ زوڵاڵ یان عینە دێن سنەیهی بۆی کەوتومە داڵ بۆ داڵ ئەو شۆ لەگەڵ مام ڕێبوار ئەو شۆ لەگەڵ مام ڕێبوار هەردووکمان بووینە سەرخاڵ سڵاو لەو کوڕانەی کۆ هەر هەموویان دەنگ زوڵاڵ ئەم من لە خزمەتتدام کوڕی ڕۆژی مەردی تاڵ بەعزێ هاتنە مەیدانێ جا وەڵڵاهی دەست بەتاڵ ئەی خۆی بە هیتلێر دەزانێ جا من پێم کرد ئاش بەتاڵ ئەی بەد تەبەقە و کەلیمە ئەمە زمانم کردووە لاڵ ئەی
ئەوە یوتم شاهیدا گوێی لێ بگرن داڵ بۆ داڵ یوتم شاهیدا گوێی لێ بگرن داڵ بۆ داڵ خەڵکی ئێمە وهایە خەڵکی ئێمە وهایە حەزی لە شتی حرامە قەت ناکاشتی حەڵاڵ جا هەر کەسێ یاوا بێ خدا و چاوەی کوێرکە و بەک زمانی ببێ لاڵ ئەو شۆکە لە نێو کۆیە بێ مەشروب و بێ خەیاڵ بێ مەشروب و بێ خەیاڵ شەر بێ قەت مەشروب ناخۆم بە یەک شا دەبم خەیاڵ شەر بێ خەیاڵ دەبم واللهی بە یەک شایتاڵ شەر بێ خەیاڵ دەبم واللهی بە یەک شایتاڵ لە مەجلیسی پیاوانم لە مەجلیسی پیاوانم شەر بێ دەیڵێم بۆ داوداڵ سەیری ئەو پیاوانە هەمووی وەک ڕۆستەمی زاڵ ڕێزم هەیە بۆ ئێوەش بابان پێ بکەم هەواڵ گەعدەکانی خەڵکی هەمووی مواڵی 2004 ئای منەڵ والله قوربانم کاک سۆران و کاک لوقمان خەجاڵەتم لە خزمەت جەنابتان ئێوە زۆر بەخێر بێن برای گەورەی منن زۆر بەخێر بێن هەی تازە کچێکم ناسیوە ناوم ناوە کەنیلە لە ناو دەریای عەشقدا دڵێم بە تۆوە دیلە وازم لە هونەر هێنا بوو بە بیللا بە وەڵڵا بە بەڵگە و بە دەلیلە وازم لە هونەر هێنا بوو بە بەڵگە و بە دەلیلە نەمتوانی بەردەوام بم لەبەر هەندێ مشکیلە نەمتوانی بەردەوام بم لەبەر هەندێ مشکیلە زۆر هونەرمەند پەیدا بوون لە ناو ئەو قەوم و قیلە ئێستا هاتمەوە مەیدان تابیان کەم بەخڕیلە شەرت بێ دەردێشیان دەمێ لێیان تێکسێ سیلسیلە کاک لوقمانم میوانە وەک حەزرەتی قابیلە وەک حەزرەتی قابیلە ئەچۆنی دەڵێی وا دەکەم نایە لە باوەشت کەم سیر باخچەی تەلانێ بۆ خۆم سەرچڵی دەکەم کە خۆت بۆ من نەبووی کچەکە بدا بە کوڕەکە ئەی کوڕە بە خۆی و بە بابی هەرکردێ بە قوربان دەکەم وەک سەیعەلی سەردەشتی ئەو شۆخۆ وێژی دەکەم بێ قەڵەم و بێ دەفتەر من مشکوا خەزنی دەکەم شاعیرم لە پشنێ هەتا داوایان لێ بکەم شاعیرم لە پشنێ هەتا داوایان لێ بکەم کاک ڕێبوار چام دەناسێ هەست سەنگەر خاڵی ناکەم ئەمنیش وەک کاک ڕێبواری چاک تەقەی لە تفەنگ دەکەم سڵاو لە براکانی چاوی هەمووان ماس دەکەم جا ئێوە هونەرمەندن لێرە ئینسا بۆ دەکەم بەس بۆ خەڵکی دیکە هیچ کات تەناسول ناکەم ئەوانەی دەیزانم سوێن بە گۆڕی مردووەکەم بە گۆڕی شەهیدان و بەری تاقە کوڕاکەم ئەگەر بێنم مەیدانم زمانیان قەتع دەکەم وەک هەرزی لولیان دەکەم شەر بێ بە شەرتی پیاوان وەک هەوێ کەپسیان دەکەم هەی یار لە سەفەر دێتەوە هەدڵم بەخێرێتەوە ڕوحم وەکو پەروانە لە دەورت دەخولێتەوە هەولێرت بە قوربان بێ بە دوو بزوو پردێتەوە بە دەشت و لادێتەوە بە مەلافەقێتەوە بە ڕووبار و زێتەوە بە کۆخ و هەرمێتەوە بە عاقڵ و بەشێتەوە بە کۆن و بەنوێتەوە زۆر حەز دەکەم باوانم خۆم نزیک بملێتەوە ئەو کاتە مرتاح دەبم خەمم دەڕەوێتەوە ڕاستی پێم خۆشە خواجان ئەو ڕحەم لێ سەنێتەوە هەر کە ناوی تۆ دێنن برینم دەکولێتەوە ناوی تۆ دێنن برینم دەکولێتەوە ڕازیم بۆ یەک دەقەش بێ شەو بێ منێوجێتەوە وەقت و ڕۆژم لێ ناڕوا بەڵکوم بەهار بێتەوە بەدیداری تۆ شاد بم دڵم پێی دەکرێتەوە شیلەی ئەو لێوە ئاڵەت وەک هەنجوین دەخورێتەوە بەندی دڵم دەبسێنی زوڵفت دەیبەستێتەوە کە تۆ ژیانی نازەنین بەزەی یەکت بێتەوە هەتا کەی ڕێبوار بۆ تۆ بەخشان بنووسێتەوە خۆزگەم بەو جووتە گوارەی شەو و ڕۆژ بەژوێتەوە ڕازیم بۆ یەک دەقەش بێ شەو بێ منێوجێتەوە دەڵێن باوکت وەستایە ڕەبی نەحەسێتەوە ئەوەندە بە تەماحە یەک ڕۆژ ناگەڕێتەوە دایمە لەسەر دیوارە بە چەکچوو بەخێتەوە ئیشەڵڵا ڕۆژێک لەسەر ئەسکە لەبەر بێتەوە بەڵکو ئەو جارە بمرێ و لە کۆڵمان ببێتەوە خوا زەوی دروست کردووە ئینسان لێ ورد بێتەوە ژیان وەک درامایە لە مرۆڤ دەوەشێتەوە شێ ڕۆڵی جوان ببینێ هەرزوو سەردەنێتەوە شێ دەورەکەی خراپێ بۆ خۆی دەتەقێتەوە پارەی زۆر بێ و نازانێ لە
شوێی بشارێتەوە پارەی زۆر بێ و نازانێ لە شوێی بشارێتەوە گوێ بگرا کەسی ناپیا و لە بیرت نەچێتەوە ڕۆژێک دادێ بە پیسی ناوەکەت دەسڕێتەوە هەتا ئەو ڕۆژەی دەمری خێر نێتە ڕێتەوە شەوانە مارومێر و بەعاڵێ بە پێتەوە هەبرەکەت بێ بە دۆزەق تا دنیا دەبڕێتەوە ڕێبەر کۆی بۆ دەڵێ چی بیڵێ نایڵێتەوە شاخەی برام میوانە دڵم پێی دەکرێتەوە شاخەی برام میوانە دڵم پێی دەکرێتەوە لەگەڵ بڕیار تەلانیم یاخوا بەخێر بێتەوە لەگەڵ بڕیار تەلانیم یاخوا بەخێر بێتەوە بەخوا بەندی وای هەیە تا بەیانی نابسێتەوە تا بەیانی نابسێتەوە بژی هەی بەخوا بەندی وام هەیە بەیانی نابسێتەوە بەزی بەعزێ هونەرمەند بەزی بەعزێ هونەرمەند چی دەیڵێ نایڵێتەوە بەعزێ هونەرمەند هەیە هەمی خوابی باتەوە دێنەرێ بۆ پەیجەکان بە دیاری و خەڵاتەوە ئەی ماساویان زۆر بۆ دەکات تا زوو زوو لێی باتەوە ئەی شریتی حەسەن زیرەک خەڵک لێی دەداتەوە ئەی چونکە دەستی پێ کردووە ئەو لە مەقاماتەوە ئێستاش کاچی هونەرمەند هەرپانی دەکاتەوە ئێستاش کاچی هونەرمەند هەرپانی دەکاتەوە بڵێ حەیرانێ بڵێ دڵێ خەو دەمباتەوە شەر بێبیوە بە تووتی بەندی خەڵکی دەهێنێ دووبارەی دەکاتەوە هەزار هونەرمەندیوە دەبی خوابی باتەوە لای خاڵە ڕێبوارم وەستاوم لە تەکتەوە لای خاڵە ڕێبوارم وەستاوم لە تەکتەوە بەندەی وەستا جومعەمە هەموو هەدەفمەوە خاڵە جومعەی تاڵەبان مام ئاراس وەڵڵا بیر ناچێتەوە مامە هیوا بەخێرێ ئەو کوڕی ڕۆژ و شەوە بەیادی مامە شێخە هەموو هەدەفمەوە بۆ شوان پۆشاچە لێرە بۆی دەژێڕمەوە هەرچووکەی هەمە شامە هەتم لە بیر ناچێوە من بۆ شوانەی دادنێم خاڵە توانە ژاوە پایە تای بتوانە پایە دار بێتوانە ئەو بەندەی با بێتەوە ئەشەتی تەکەتولی ئەو کوڕی ڕۆژ و شەوە ئەشەتی تەکەتولی ئەو کوڕی ڕۆژ و شەوە ئەو نێوە هێندە قورسە وەختە لێم بەربێتەوە ئەو نێوە هێندە قورسە وەختە لێم بەربێتەوە بەخێر بێ عەلی گیان دڵم پێی دەکرێتەوە مام ڕێبوارم لەگەڵە هەموو هەدەفم ئەوە ئەو هونەرمەندانەی زانی هەمووی زاخر بکەوە ئەو هونەرمەندانەی زانی هەمووی زاخر بکەوە یەک بە یەک دەیتە پێنم لە بەوان لە ماوەی یەک شەوە جا بۆ دەتە پێنم جا لە ماوەی یەک شەوە بۆی ڕێبوارم خۆش دەوێ دەنجی خۆشە وەکەوە ڕێبوارم خۆش دەوێ دەنجی خۆشە وەکەوە گوێ بگرە مامە شبان مام جومعە و بیرکەوتەوە ئەگەر ئاوام بەخێوکەن سەگ و شوانم دێتەوە ئەی ساقی لە پەردە دەرکەوت جامی شەڕابی هێنا دەستی ڕەقیب لە دەستی دڵمی لە بن دەرێنا هەی کەوتمە فکر و خەیاڵی ئەو شۆخە دڵ پێنا یەکسەر هاتمەوە ماڵێ و یەک چایم لە بۆ لێنا هەی یەک جگەرم بۆ داگیرسان ئەو پاشای خەم ڕەوێنا بۆ عەقید پشتیوانە کەمێک ڕوودواوە بێنا هەی بڕیار تەلانی دەیڵێ کەمێک ڕوودواوە بێنا تاکە تۆ گەورەتری وەزنە و کابرایە بێنا هەی لە جیاتی ئەو کابرایە ناوی کاگاراز بێنە لە جیاتی ئەو کابرایە ناوی کاگاراز بێنە بڕیار دەزانم لەگەڵ شێتە کاکەوازی لێ بێنە دەردە لە ماڵم دەیدا با پێت نەبڕدەی با پێت نەبڕم دەردە لە ماڵم مەحسوم من سوڵمانم یا نەجوم شێتی چاوی کاڵت بووم قەدەوە مەدە لە ڕووم هەی بەبێ هیچ و خۆڕایی دوو ڕۆژە جوابی کردوم ئۆخۆی سایان بۆم هێنا بابی خۆمەوە ماندوو هەی بەقەدی یەک چارێک ویسکی خۆشە پی خۆمەوە سەرخۆش بووم لەگەڵ مامە ڕێبواری ئەو شۆکانە دوو بە دوو
لێ دەند و مامۆستا مخلیسی تایفەیتم ئەو شۆ لە نێو چەق ئەو شۆ لە نێو تەقتەقی بەڕاستی سەرمەزز بووم ناوی تەقتەق دێنم لەگەڵ شەقشەق لێ هەڵچووم ئەی بۆ یەکجا لە نێو چەقچەق جارجارە من سەرخۆش بووم مامە ڕێبوارم لایە ئەلەو بەندەی لەسەر خوم وازم لەوەی هێناوە چوارپەلی بەگوێی خەسووم تا لەبەی کاک ڕێبوارم هەر بۆ خۆی فێری کردوم بەقەست و چەقۆی کول بووم هەر بۆ خۆی تیژی کردوم ئای بۆ ڕەوەن قەمیشەیی ئەلەو بەندەی لەسەر خوم مەمە ئارازە سووریش هەر مخلیسی تایفەتم بە کوردی خۆشم دەوی و بە عەرەبی یەحبوم بە کوردێکی خۆوان حەیاتی بە ئینگلیزی ئای لاڤ یوم لەگەڵ مامە ڕێبواری وا دانیشتم دوو بە دووم مام ڕێبوارم خۆش دەبێ من مخلیسی تایفەتم مام ڕێبوارم خۆش دەبێ من مخلیسی تایفەتم ئەو چایان بۆم هێنا ئیتر ئەوە گەرم بووم وەکو سەما وەرهەڵچووم ئەی ژی مامۆستا بڕۆ ئەی گوڵەی سەر تۆپی زەوی ماڵێ بابم هەناسا ڕۆژێک تەلەفۆنی کرد وتی با بڕۆین بۆ پیاسە هەر ئێوارێش دەڕۆینەوە دایک و باوکم بناسا کاتێک گەشتی نەماڵیان گوتم بڕۆ بزانە چ باسە هەی لە دەرگەیان وەستاوە دوشۆ فلوسێ دەڕاسە وەنەوشەی ڕەشی لێیە هەمووی ئیستڕات خاسە ئەی هەتا یارم هاتەوە ئێرەم ببوو بە حاسە لە پڕ پیاوێک هاتە دەر وەڵا ڕێوار خلاسە هەی لەو کاتەشدا یارم هات وتی لێرە چ باسە وتی لە چی دەترسێی ئەو بەدبەختەکە ناسە هەی باوکم وا لە ژوورەوە کتێب دەکاتی ڕاستە دایکیشم لە سێشتانە خەریکی شوشنی گڵاسە چوومە ناو ماڵی یارم دەتگوت وتێل پاڵاسە وەمزانی ئەمریکایە لۆس ئەنجلۆزیان داڵاسە هەی ژووری خۆی بە تەنیا بوو پڕ لە مەوادی خاسە یارم هات خۆی گۆڕی بوو تەنها بە ژێرکەراسە ئەی گوتی ڕێبوار شەرمیە مەکە لەبەر کە ئەو لیباسە ئامێزمان تێگوەرێنە کار لە کاران ترازە ئینجا فکرم کردەوە ژینی من هەر کەساسە کە چۆپڵێکم هەیە ناوێرم دەم لە تاسە کاتێک لە لێش دەچمە خوار وەک فیشەکی خەناسە کە تووشی هەوراز دەبم سەردەکەوێ بە پیاسە دوو پەردەکای پێناڕوا ئەڵەی کەرەکەی عەباسە هەی دڵی شێت و دێوانە 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 ڕۆکە هەر تۆی دەوێت هەی یاو دڵم لە هەر شوێ بێ بڕۆکە دەستەکەوێ ساقی وەرە قوربانتم پێکم بۆ تێکەشەوێ هەی ئەو بەندەش بۆ مام جومعە لەبێ ڕێی دەکەوێ تێشی کوردی بێنی ڕێک بە باڵای ڕێکەوێ ئەی چوو تێکڵاشی هەورامی بە هەورازە سەرکەوێ ئەی مۆنیکایە چی پێ بێ بێوەژن دوای دەکەوێ ئەی مامە ڕێبوارم لایە ئەک بەرز بێ و نەنەوێ ئەی لەگەڵ تۆ زۆر خۆشحاڵم بۆیە پەلانی دەوێ ئەی باسی سەیارێکی کرد دەڵێ ئاوا بێسەر ناکەوێ ئەی ئەو سەیارەم بدەیتێ ئەبەو هاندە نامەوێ ئەی مەرزیەکەی مامە جومعە بەو شێخەیکانی کەوێ گەرن لە ڕێگادا بڕوە پێی بەسەر بانزن کەوێ وڵا هێندە سەریعە پیا و تەڵاقی دەکەوێ چی؟ ناو چیەکەوێ